پێشنگای ڕەنگەکانی ڕۆژاوا بەڕێوەبەراتی هونەری شێوەکاری سەر بە وەزارەتی ڕۆشنبیری پێ هەڵساوە زیاتر لە 19 هونەرمەند بەشدارە ئەم هونەرمەندانە هەنێکیان هەیە دوو کاری کردو هەنێکیان هەیە تەنها بەکارێ بەشدارە تەواوی کارەکان پۆستەری سیاسین کە بۆ ڕۆژئاوا دروست کراوە ئەم کارانە زۆر بابەت و مەتریال لە خۆ ئەگرێت چونکە لە شێوەی ئیشکردن هەم کاری دیجیتاڵی تایە هەم کاری مەسەڵەن زەیت و گواش و هەنێ ڕەنگی تری تیادەدا بەکاراتوە تەواوی کارەکان لەسەر مەسەلەی جینۆسایت و قڕکردنی کوردە چونکە لە ئەمڕۆ لە ساڵەهای ساڵە کورد بەم شێوەیە ئەڕوا کاری هونەرمەندانی ژەوەیە کە هەڵوێستان هەبێ و هاوکاتیش مەسەڵەن ئەم کارانە چۆن بە شێوەیەکی تر دووبارە پیشانی بینەری ئەدایتەوە